وەک ناڕەزایەتیەک لە بەرامبەر پێدانی کەمی بڕی کارەبای نیشتیمانی لە ناحیەکەیاندا سەرجەم سەتڵە ماستەکانی ڕژاندا سەر شەقامە گشتێکە کە بەهۆی نەبوونی کارەبای نیشتیمانیەوە تێکچبوون. بەهۆی نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان بەگشتی و کەمی بڕی پێدانی کارەبای نیشتیمانی و خراپی ڕێگەوبانەکانی سنوورەکەیان بە تایبەتی دانیشتوانی ناحیەی تەکیی جەباری گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامداوە بۆ ماوەی نزیکەی 8 کاتژمێر ڕێگای سەرەکی تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی کۆمپانیای داناغازیان داخست. لە سعات 4 بەیانیەوە هەساوین بە ڕێگرتنی ئەم تەنکەر و سیارە هینانە ئاسنانە هەساوین بە ڕێگرتنیان بە مەبەستی نەبوونی کارەبامان نیە چکە ژیانمان نەماوە. باوەڕەکەی چەند ڕۆژێکە کارەبانی ئەیتی خەڵک لە ماڵەوە ئیدارەی نییە مەبەستێ تریشمانەیە ئەویش دەست لە کارکێشانەوەی مدیر ناحەیە چکە هیچ شتێکی نەکردووە بۆ ئەم ناحەیە. وڵاتکەوتە دەستە بە ئازمردوو فاتحا لێدەن بۆ ڕحی زدوو خەرجەکەەوە دوای کڵاو بابردووی ژیان نەماوە. سەعات 5 بەیانی کارەباکە بڕاوە 4 ئێوارە هاتەتەوە 180 ماسم خەسار بۆ تا بیبینەوە چاوخۆتان. من چی لێکەم بووچەکەم نادەبێ بێ لە کاسبەکە بکەم هەبیە لە کاسبەکەم بکەم باید 500 ماسم خەسارەوە من داهاتە یەک مانگەتەوە پارەم دەست ناکەوێتەوە. سەبارەت بە کێشە و داواکاری دانیشتوانی ناحیەکە پەیام ویستی بۆ چوونی بەڕێوەبەری ناحیەی تەکیی جەباری وەربگرێت. بەڵام لەژێر فشاری داواکاری دانیشتوانی ناوچەکەدا ڕەوانەی ماڵەوە کرابەوە. بەشێکی دیکەش لە هاوڵاتیانی سنوورەکە دەڵێن لەگەڵ ئەوەی کۆمپانیای داناغاز دەکەوێتە سنووری ناحیەی قادرکەرەمی هاوسنووریانەوە و ڕۆژانە سەدەها تانکەری کۆمپانیاکە بەناو ناحیەکەیاندا تێپەڕ دەبن و بوونەتە هۆی تێکدانی ڕێگەوبانەکانی سنوورەکەیان، بەڵام تا ئێستا کەمترین پشکیان هەبووە لە دامەزراندنیان لە کۆمپانیایی ناوبراو. هیچ ئەم گەنجی ئەم سنوورە قەناعەت ناکەم کەسی تیابێت. هەمووی خاوەنی شەید و ئەنفالە لە کاتی دەنگدانە دیانە پێشەوە باوشەکەن بەێمە ئەڵە ئێوە کوڕی ئێمەین هە لە دوای دەنگدان هەر وەک دراوسێ مەرحەبایەکمان بکەن هەر ناشیکەن. یەک کەسێکمان قەناعەت ناکەم ڕەنگە دانەدانەمان لە شەریکاوی زۆر کەم ئەوش لە کاتێکا چوونەتەوە کرێکارن یعنی ئەوە نییە ئیشێکی وهایانە بێ. لە 2011 شەریکی داناغاز لێرەیە لەم ناحیەی جەبارێکە ڕۆژانە سەدەها تەنکەر بەسەر ئەم جادای ئێمەڕە وەک جادەکان تێکدا وەک خزمەتگوزاریمان وەک پێویست نییە هەر نیمانە بڵێ وەک پێویست نیە هەر نیمانە عنی ئەم شەریکەی داناغازە ماوەی چەند ساڵە لێرەیە تاکو ئێستا ئەم ساڵ بە زەبری دووسێ خۆپشاندان 3 نەفەریان دامەزراندۆ بە کرێکاری. لەگەڵ ئەوەی دابینکردنی خزمەتگوزارێ سەرەتایەکان ئەرکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە، بەڵام لە ماوەکانی ڕابردوودا سەرڕایەوەی چەندین جار بەڵێن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دراوە بۆ دابینکردنی خزمەتگوزارێ سەرەتایەکان با تایبەت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا، بەڵام زۆر کات و وەک هەمیشە بەڵێنەکانی بەرپرسان هەر گفتار بوون و نەبوون بە کردار. ئەمە لە کاتێکدایە زۆربەی ئەو ناوچانەی گیرۆدەی کەمی خزمەتگوزارێ سەرەتایەکانن دەوڵەمەندن بە نەوت و سامانی سروشتی. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکیەی جەباری.